شاء الله کەس وەکو من جەرجی ئەوها هەلا نابی ڕاستە خۆ پێش ئەوەی جەنازەکەی بە خاک بسپێرین ئێمە ئەو بنەماڵەمان عفوکردن و شوفێرەمان عفو کرد. بەڵێ دیارە ئەمڕۆ ڕووداوێکی هاتوچۆ لە گەڕەکی هەڤاڵان ڕوویداوە کاتژمێر 11 سەر لە بەیانی کە لە نێوان ئۆتۆمبیلێک وە منداڵێک بە 2000 منداڵەکە گیانی لەدەستدا من ئێستا کە سوکاری منداڵەکەم لە کە باوکیتی کا خەلیل گەربیت ئێرە سواس دەکەم. سپاس دوانە خۆشیتان بە ئینشاءڵڵا خی گەورە تەمەندرێژی بۆ ئێوە و کە سوکارتان بەجێهێشتووە. ئەکرێ پێمان بڵێ ڕووداوەکە چۆن بوو چۆن ڕوویداوە؟ خێراتنی ئێوەی بەڕێز دەکەم عەزیەتان کێشە ئەم ڕووداوە لە نزیک سەعات 12 بوو تەلەفۆنیان بۆ کردم ئەو منداڵە لە ماڵی باپیری بوو ئیتر لە ماڵێ دەرهاتووە و وا دیارە ئۆتۆمبیلە هاتووە و لێداوە. لە کوێ لێداوە؟ ئایا منداڵەکە دەست بەجێ گیانی لەدەستدا یاخود گیاندرا نەخۆشخانە لەوێ دکتۆرەکان زۆر لەگەری هیلاک بوون زۆر ئەوەیان کردو ئیتر بەداخەوە خوا لە خۆی بردەوە. چێ گەیاندێ نەخۆشخانە ئەوەندەی زانێت؟ باپیری ئەلێ لە پێشمارێ باپیری بووە واتە لە ماڵی خۆیان نەبووە؟ لە ماڵی باپیری بووە. زۆر باشە. ئەی ئێوە لە کە سوکاری ئەو کەسێکەوە بە بڵین ڕووداوەکەی ئەنجامدا بە شۆفێرەکەەوە گەر هەڵە نەبم ئافرەتە ئایا ئێوە چی ئیجراتێکتان بەرامبەر کردو ئایا داوای یاساییتان تۆمار کردو بەرامبەر؟ ڕاستە خۆ پێش ئەوەی جەنازەکەی بە خاک بسپێرین ئێمە ئەو بنەماڵەمان عفوکردن و شوفێرەمان عفو کرد. واتە لێی خۆش بوون؟ بەڵێ لێی خۆش بوون. داوای یاساییتان لەسەر تۆمار نەکردە؟ تۆمار نەکردو لە ڕێی ئەو خوای لێی خۆش بوون. ئێستا شۆفێرەکە لە چێ ئەوەندەی زانیاری تر؟ شۆفێرەکە ئێستا ڕاگیراوەی ماسین کەفێتی لێکەین و تا ناژرێتن. باشە داواکاری تۆ چێوەکو باوکی قوربانیەکە چ بە شۆفێران نەڵێن کە بەتایبەت لە کۆڵانەکانیان لە شەقامەکان کاتێک بەکاریم ئەوەیە ئەم خەڵکە ئەو کاتێ دێتە ناو ئۆتۆمبیل ئاگادار بزۆر ئۆتۆمبیل بۆ خۆشی ئەوەیەوە نەهاتووە کە بمبایلۆ مەشغول بی دایمەن ئاگاداری خۆیان بی کاتە ناو ئۆتۆمبیل دەبێ ئەخلاقێک بەکاربێنی کە ئەو شوفێری دەکە تێگەی گیانی خەڵکی زۆر گرنگە تێگەی ئینشاڵڵا کەس وەکو منی لێ نایە ئینشاڵڵا کەس وەکو من جەرجی ئەوها هەلا نابی بەڕاستی کارە ساتێکە قەت لەبیر ناکەم جەرگ زۆر شیرنە خوای گەورەدا و خوای گەورەش بەخۆی بردۆ زۆر شکری. زەنا بچەند منداڵی ترت هەیە بێجگەلەوە؟ دوی دیکەمانە کچەک و کوڕک ئەویانی ئەوشان ڕۆی سێ مناڵم. ناوی چ بوو تەمەنی چەند بوو ئایا دەی خوێن ناوی دادیار بوو باخچە ساوانی تاوا کرد بۆ سوادە بۆ پۆلیەک یەک سەرەتایی. تەمەنی چەند ساڵ بوو؟ تەمەنی نزیکە 7 ساڵان بوو بۆ 7 ڕۆی. منداڵی یەکەمت یان دووەم؟ مناڵی دووەمان بوو. زۆر باشە بە خۆتان خۆش دووبارە ئینشاڵڵا تەمەندرێژی بۆ ئێوە ئازیزانتان بەجێهێشتووە. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون لە باوکی مناڵەکە دیارە ئەو داواکاری هەیە لەو شۆفێرانە کاتێک لە شەقامەکان یاخود لە کۆڵانەکان ئەڕۆن پێویستە پابەندی ڕێنمایەکان بن یاخود بە خێراییەکی زۆر کەم بڕۆن بۆ ئەوەی تووشی ڕووداوی نەخوازراوی هاوشەی ئەوان نەبن.